کاتژمێر 92 خولەکی شەوی 5 کانونی یەکەمی ساڵی 2013 لە کەشۆوەیەکی باراناویدا ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی لە نێو ماڵەکەیدا و بەبەر چاوی دایکیەوە وەک کەسوکارەکەی دەڵێن لەلایەن چەند چەکدارێکەوە دەستڕێژی گولەی لێکرا و چیرۆر کرا. کاوە گەرمیانی بووە چوارەم ڕۆژنامەنووسی تیرۆرکراوی هەرێمی کوردستان. کاوە ئەحمەد محەممەد ساڵی 1970 لە ئێران و لاوارەیدا لەدایک بووە وەک کەسوکارەکەیشی دەڵێن بۆی خراپی گوزەرانیانەوە کاوە تاپۆلی سێمی ناوەندی خوێندووە دواتر بووەتە سەرچاوەی بژێوی خێزانەکەیان. ساڵی 2004 کاوە دەستی بەکاری ڕۆژنامەنووسی کردووە و دواتر بۆ چەند ڕۆژنامە و گۆڤارێکی سنووری گەرمیان و کوردستان کاری ڕۆژنامەنووسی کردووە کە موکوڕەکانی گەرمیان و گەندەڵەکانی سنوورەکەی خستووەتە سەر پەڕەی ڕۆژنامە و گۆڤارەکان. بۆ یەکەم جاریش کاوە گەرمیانی گۆڤاری ڕایەڵ لە گەرمیان دەرکرد و خۆی بووە خاوەنی ئیمتیاز و سەرنووسەری گۆڤارەکە. لەو ماوەیەشدا بۆی بڵاوکردنەوەی چەند بابەتێکی ڕۆژنامەنووسی لەسەر بەرپرسانی گەرمیان و کەموکوڕەکانی ناوچەکە ڕووبەڕووی چەندین هەڕەشە بووەوە. بەشێک لە ڕەشەکانیش وەک کاوە گەرمیانی ئەو کات خۆی وتی و ئێستاش کەسوکارەکەی دەیڵێن لەلایەن بەرپرسانی باڵای گەرمیانەوە بووە. زستانی 2013 پاش کاتژمێر 9 شەوی 5 مانگی کانونی یەکەم چەند چەکدارێک لە دەرگای ماڵی کاوە دەدەن و دایکی کاوە دەرگاکە دەکاتەوە و چەکدارەکان پێی دەڵێن کاوەمان بۆ بانگ بکە. دایکیشی بە دەنگێکی پرسۆزەوە دەڵێت کاوە کاری پێویستیان پێتە. لە کاتی هاتنەدەرەوەی کاوە لە ژووری ماڵەکەیدا چەکدارەکان لەبەر چاوی دایکیدا دەستڕێژی گولەی لێکرا و کوژرا. پاش تیرۆرکردنیشی کەسوکارەکەی سکاڵایان لەسەر مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و لە برساوی مەڵبەندی ئەو کاتی گەرمیانیە و حزبە و عەدنانی حەمەیمینە ئەندامی سەرکردایەتی یەکێتی تۆمار کرد. پاشانیش دادگا بڕیاری بێتاوانی هەریەک لە مەحموود سەنگاوی و عەدنانی حەمەیمینای دەرکرد. لەسەر دۆسیەکەش بە بڕیاری دادگا بڕیاری لە سێدەرەدان بۆ تۆمەتبارێکی دۆسیەکە دەرکرا و دواتر بڕیارەکەی دادگا گۆڕدرا بۆ حکمی هەتاتایی. دەسەڵاتی ناوچەکە کێ؟ ئەمە ئاشکرا دەسەڵاتی ناوچەکەیکی دیشمانی کورسانە. سکاڵەمان لە دەسەڵات ئەو کەسێک کە دەسەڵاتی بەدەستە لەوێ تەمانمان کردووە. دەربارەی ڕازیبوونی کەسوکارەکەشی لەسەر بڕیارەکانی دادگا کاروان ئەحمەد برای کاوە گەرمیانی بەیەنارتی وت ئەوان ڕەزامەند نین بە بڕیارەکانی دادگا لەسەر دۆسیەکە. دەشڵێت جارێکی دیکە سکاڵەکەیان لەسەر مەحموود سەنگاوی تەمیز کردوتەوە بەڵام دادگا دۆسیەکەی لەسەر ئەو بەرپرسە یەکێتی وەک کەسوکارەکەی دەڵێن دای خستووە. جیاوازی هەتیوی من و هەتیوی کۆربەرە لە دایک نەبووەکەم ئەوەیە من هەتیوی دەستی بەعسم و منداڵەکەشم هەتیوی دەستی کووردە. کاوە گەرمیانی پاش زیاتر لە 15 ڕۆژ لە تیرۆرکردنی شیرینی هاوسەری کاوە گەرمیانی منداڵێکی هێنایە دنیاوە لەسەر داخۆزی پێشتری کاوە ناونرا ئامەد. ئێستا ئامەد کاوە گەرمیانی تەمەنی نزیکەی 2 ساڵە و تا کۆتایی ژیانی بە بێباوکی ژیان دەگوزارێنێت. تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی یەکەم ڕۆژنامەنووس نەبوو کە لە هەرێمدا تیرۆر کرابێت. پێشتریش سۆرانی مامەحەمە و عەبدولستار شەریف لە کەرکووک تیرۆر کران و سەردەش عوسمانیش لە شاری هەولێر و بەبەر چاوی دەستگا ئەمنیەکانەوە فڕێندرا و دواتر تیرۆر کرا. بەڵام هێشتا کەسوکاری ئەو ڕۆژنامەنووسانە دەستگا ئەمنیەکان و بەرپرسانی هەرێم بە کەم تەرخەم دەزانن لە سزادانی ئەنجامدەرانی ئەو تاوانانە. پاش چەند ساڵێکیش لە تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسانە نووسینگەکانی هێنارتی کە نزیکەی 2 مانگە لە شارەکانی هەولێر و دۆک داخراون نەکراونەتەوە. لەسەر ئەم ڕووداوانەش ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە چاودێری ڕەوشی ئازادی لە هەرێم دەکەن چەندین جار هۆشداریان داوە لە پاشەکشەی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا. هونەر ئەحسان NRT